هار الشيخ عثمان أو السياسة صالة بقري بس إيش دكا ليرة تعين بو أرجع مع فوريكويا لصالي حفتاوي قدام زراعة برين لتمني بتوشي ورقتي أو كاتي لتمني دصالية وهاتين نو صالي هاتين وجبة بوجبة برين أو وجبة تقاعد بو وجبة دي دام زراعتنا وهتا استابر دوامة استا ما برين قري بستين أواني دي كي صاليرة لتمني قتكية وليرة لا برين هي له كولا كأب عمل دام زراعة ليرة استوى تقاعد دبل وجبة بوجبة أو وجبة تقاعد دبل وجبة جديدة بس زادوا هزار وسيز طوا كسي دي دانا مزرعة طوا كتايبوا نفري دي دانا مزرعة طوا ودا دخري أري والله أو زور جرين قال بروي هم استفادة برين مادي هي هم جستيلو خدي خوشة ها إشكد لكن خوشة يزد بكار هم تكر إشكي بوي طبعا أدي استسان كسيدي هي حزيلية دامز زوري حزلو إيشي بس طعنا به نا والله زور خوشة استعمل لكم زور محزلو إيشكيه بداية هاتم كنم ناخوش بو هاتا فير إيشكا بون بس استا زور لكنم خوشة أري والله استا أجر حكمة وزبة شي داب مزران بالا و ندت وأدي يعني اشتشي قديمة وكو كالتورك دمينيته زور جوانا لوكويا بس بداخل استا لا هرير هيا لا كزنزان هيا لا سليماني هيا لا سهران هيا لا كويش فرسي هيا طبعا استا اوكو تقوى دبي زور اقا داربي دبي بينيني تاو باش به دبي دستوف لها برين نقصتاني نبي زور جرينجا او شتانا طبعا اري والله زور زه دس بالبراء اري والله هي اجازه ورد اي تعويض ذكرين وكاتك توشي ما ترسيك بالنيرانة والله اهتا استانا والله نخير بس اكا اجازه ورد انا تعويزيني عن بس ليرنية استابرين لإيران دفاني أو لمعرب كي حكمة دداتي لمعربي كيو بارد دداتي بس ليرة بداخوا نية أو ياقر لو خوي هلا إيش برين لمعرو إيش شي ديبكا نيان ساعات هجدين حتى ساعات يك كاردكي حتى أنا شمروجة كان دي أو ما فورا كانش برين أو قد كان دو مانجي دوي أو قد كان بس أو قدع قورانا زوري دوي برين دبكوتا صالة شي دوي أري والله أول كان صالي دوي بس أو أنا بمانجي دوي نستا أو قشليكوية أو قدعي قد كيا أو أنا ورتنا برين أو إيدي وارين بس أو أنا قورانا إغاخستنا ها ورتنا جوراني برين أول شمان هي ها وكمبيوتر برين أو زورة شي ديالا قالوا جیاوازە کۆمپیوتەرەکە برین کچکە و گەورە و ئەوە یان هەر چنینەکەی دوو زۆرمان هەیە بەس گەورە و گچکەکان زۆرمان هەیە برێنە هەیە قدعی گەورەی هەیە قدعی گچکەیە هەیە زۆر گچکەترە ئێستا ئەو وەسەتە هەرشە لەوەش گچکەترە ئەو سێ بە چارە ئەو گەورەکان ئەوانە فەرقی زۆرە لەبەرەوەی ئەوە بەدەستی دەکرێت ئەوی دیکە بە مەچینەی دەکرێت ئەوە هیچی لێ نایە هەرچەندی ڕاکەش هیچ ئەوە نابێتن برێنەها تووکەکەی بمبرێ ئاوی دیکە ئەوە دەبێتن پێکەوە دەنووسێت تووکەکانی ئەوە نا ئەوە هیچی لێ نایە کاری دەستی لەبەرەوەی داوەکەی جیاوازە ئەو ڕایارەی ئەستور و جیاوازە لەگەر مەچینەی سمەکەی دروست بکرێت ئەتو دەبێت لۆ خۆت بچی بە سمەکەی دروست بکەی برێن ڕەسمەکی خۆتت دەوێ یان ڕەسمی جێیەکت دەوێ پێت جوانە دەبێت بچی دروستی کەی ئەوجا بینی لۆت بچنی وڵای کوردستانە قشلەیە دڵداری شاعیرە بنتاخانە ئیکۆیە برێنجەکانی کۆیە زۆرمان هەیە سەرەتا کە فێری ئەو ئیشە بووم لەبەر دەستم خۆش و گران بوو پێم وا بوو فێر نابم چونکە ئیشەکە زۆر وردە هەمووی یەک گرێ دەدرێت بەس ئێستا زۆر شارەزام لە ئیشەکە و زۆر خۆشحاڵم بە هەبوونی ئیشەکەی خۆم هەم لەباری ئابووریەوە بۆی زۆر باش بووە هەمووی کە تێکەڵی هەندێک لە ئافرەتان بووە لە ماڵ هاتوۆتە دەرێ ئەو مافورانە بەپێی قیاسەکان کاتەکانیان دەگۆڕێ ئیشەکانیشمانیشی ڕەسەنی کوردین باز لە
کەلتور و فەرهەنگی کوردەواری خۆمان دەکەن زۆر خەڵکیش علاقەی پێیانە و دێت تەماشایان دەکات و تەنانەت لە زانکۆکان و مەکتەبەکانیش تەڵەبە دێن بۆ سیرکردنی ئیشەکان بۆی کە بزانن ئێمە چۆنەوە ئیشانە دەکەین و خەریکی چین. هێندێک کەرەستەی سەرەتاییمان پێویستە بۆ دروستکردنی مافورەکان بۆ نمونە خەتاف بۆ سنینی گرەیەکە ئەم قەز بۆ بڕینەکە و بەسمەش بۆ دانانی ئەو شتێک کە پێویستە. من لە تەمەنی 9 ساڵیەوە لەو کارگە ئیش دەکەم بدایەتی کە هاتمە ئێرە خوشکەکەم پێش من لێرانە بوو ڕۆژانە دەهاتمە کنەوی سعاتێک لێرە دەمامەوە فێری کردم دوایی کە هاتم لەو خۆم ئیشەکەم دەزانی وەریان گرتم لە تەمەنی 9 ساڵیەوە لێرەم تقریباً 30 ساڵە لێرەمە خۆشم کە بۆ ئیشێکەکە بەدەست و پەنجەی خۆمەوە ئیشەی دەزانم دەیکەم زۆر یعنی خۆشە چاو لە دەستی کەس نییە معاشی خۆت وەردەگری پێویست بە کەس نییە ماڕ منداڵی خۆتی پێ بەڕێوە دەبێ ڕۆژانە دێنە و ئیشەی دەکەین.